هەمیشە وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ کار لەسەر ئەوەکەین کە بەهرە و توانای گەنجەکانمان بخینە ڕووتر لە هەر بوارێکا بێ لە بوارەکانی کە کاری تیاکە بۆی کە زیاتر ئەم بەرنامەی ئێمە ببێتە هاندەرێک بۆ ئەو کە بتوانێت کاری باشتر و باشتریش بکات. ئەمڕۆ کچە دیزاینەرێکمان لایە لە بواری دوورین و دیزایانی جلوبەرگا بەگوی کشتی جلەکانی خانمانیش باسکەین و لە هەمان کاتیشا ئەزمموی بۆکە یەگەڕێتەوە و کارکردنی ئەم بە چ شێوازێکە جیاوازی کاری ئەم چیە زۆر کات باسی پیشەکانەکەین بەڵام هەندێک کەسەیە جیاوازیەک لە پیشەکەی هەیە بۆیە خەڵک زیاتر سەرنجی بەلای ڕاکێشێ. ئێمە گفتوگۆی لەگەڵەکەین زیاتریش زانیاری لە خۆی وەرەگرین. ئەویژە و خاتونە خاتولانە زاهیرە وەکو دیزاینەر کە بەڕێزانستا لە ستودیۆ لای ئێمە میوانە. خاتولانە زۆر بەخێر خۆشحاڵ بووین ئەمڕۆکە لای ئێمە میوانی. کۆمەڵە جلوبەرگیش لەگەڵ خۆ تێناوەتە ناو ستودیۆوە بەڵام با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەزمموی کارکردنی تۆ سەرەتا درومان بوو یاخود دیزاین بوو؟ من سەرەتای 3 ساڵ دەستم پێ کردووە. سەرەتای ساڵ 2020 بوو کورسێکی ئەستی سەرەتایم بینی بواری درومان بوو. دواترمە وای لێ کردم هەنگایی زیاتر بنێم کورسێکی دیزاینم بینی کە تایبەت بوو بە بواری جلوبەرگ و درێسی کاژۆڵ جلی دەرەوە بوو. ئەمە وای لێ کردم پەرە بە ئیشەکەم بم. دواتر بە هاوکاری پورم ئیشەکەم کرد بە شێوازی قاڵبوو بووردە کەمەوەی کرد جیاوازیەکی تەواو بەخشە بە ئیشەکەم وردەکاری و ڕێکی ئیشەکە وای لێ کردم کە بێتە خەونێک و بە پێویستم زانی کە بیکەم بە پیشەیەک بۆ خۆم. وردە ئیشم لەسەر کرد و دیزاینەکانیش هەمووی فەرقەکە لەسەرتەوە لە ئەستی سەرتا دەستم پێ دوای هەنگاو بە هەنگاو بەرەو دیزاینەکان ڕۆشتم. ئێستاش دیزاین زۆر جوانم هەر سەرکەوتوی واتە لە 0 تا 100 ئەم جلانە لە دیزاینەوە هەتا دوورین لە ئەستۆی خۆت بووە؟ بەڵێ. باشە ئێستا باسی ئەوەت کرد چەند جار خولت بینیوە بە پێی خەونەکانی خۆت پێویستەکە هێشتا لە بوارەکە خولی زیاتر ببینی بۆی کە پەرەبەیشەکانت بی یان لا دوای تەواویتر لێستا توانی بە سەرقاڵی ئیشەکەت بی. بڕای من فێربوون بەس نییە لە یەک ئاستا هەتا بتوانی زیاتر فێربی لە بوارەکەی خۆتە زیاتر ئیش و دیزاین جیاوازترە وەکو خۆشمان بزانین دیزاینەکان هەمووی بە پێی ساڵ و بە پێی کاتەکان شتی تازە و شتی جیاواز هەیە. ئێمەش هەوڵ بین بتوانین ئیش و دیزاینی زۆر جیاواز بکەین لە بوارەکەی خۆمانە. زۆر باشە زۆر جار ئەم دوو پیشەیە زۆر جار جیاوازە هەندێک کەس دیزاینەرە بەس درومان نییە هەندێک کەسیش درومانە ناتوانێت دیزاینکە ئەوەی کە خەنە بەردەسی ئەی دوورێت بەڵام تۆ دوو پیشەکە و بەیە کۆبەستۆتەوە ئەنجامە زۆر باشتریشە چکە تۆی کە دیزاینێکی هێزانی یاخود چۆن ئەی دووریت وە چۆن کاری تیاکەی تا چەند گرنگی داوە بەوەی کە بە پێی سەردەمەکان دیزاینەکان بکەیت چکە ئێستا ببینی لە پاشێنەکانە لە جیهانە جلوبەرگەکان گۆڕانکاری بەسراتەوە ئەی لای خۆشمان هاتبەن گۆڕانکاری بەسراتەوە تا تۆ کار لەسەرم بابەتان ناکەیت. بەپی ساڵەکان هەموو دیزاینەکان ئەگۆڕێ و بەپی وەرزەکانیش کۆلەکشنی جیاوازمان هەیە. ئێستا ئەگەر قەدیم وەرزی بەرە وەرزی زستانە ڕۆین کۆلەکشنی ئەبا و ڕیکۆتەکان خەڵک زیاتر داواکاری لەسەر و ئێمەش هەوڵمانەوە ئەو دیزاینانە بکەین بەپی تەڵەب و خواستی کەسەکان ئەجوڵێنیانی زیاتر تەڵەب و خواست لەسەر چه دیزاین و چه مۆدێلێک بێ ئێمەش هەوڵەین زیاتر ئەو مۆدێلانە بکەین. باش ئێستا بۆ نمونە بۆ وەرزی زستان تۆ لەو جلانەی کە دیزاینی ئەکەی چی زیاتر ئەبینرێت چ جیاوازیەکی هەیە؟ بوەرزی زستان زیاتر ئەبا و ڕیکۆت ئەم بابەتانە زۆر بەستم بە قوماشە وەکو ڕەنگ ئەمانە چۆن هەڵیان بژێرێت؟ ئەتەن ڕەنگەکان هەمووی ناتوانین یەک ڕەنگ اختیارکەین بڵین ئەمەیان تایبەتە بۆ وەرزە بام ڕەنەکان هەمویان پێویستن و هەمان جوانێکی تایبەتی خۆیان هەیە بەڵام وەکو بزان ڕەنی نود و ڕەنە تاریکەکان تۆخەکان ئەوانە زیاتر خواستیان لەسەر لە وەرزی زستانە بە پێچوانەوە لە وەرزی هاوینە ڕەنگە کراوەکان ڕەنگە کاڵەکان زۆر زیاتر خواستی لەسەرە و ئیشی لەسەرەکەین. زۆر باشە ئێستا زۆر جار دیزاینەکان یان مۆدێلەکان بە پێی ساڵەکان ئەگەڕێتەوە بۆ ساڵە ڕابردوەکان هەم لە ڕووی ڕەنگەوە هەم لە ڕووی دیزاینەوە هەم لە ڕووی ئەوەی زۆر جار لە فاشنەکان ئەبینی جلیکی زۆر فرش لەبەرەکەن یاخود جلی لەبەرەکەن زۆر کلاسیک بێت کاگەڕێنەوە بۆ کۆن ئەمانە تا چەند لای ئێمە ڕێکدانەوەی هەیە؟ لای خۆشمان ڕەندانەیەکی بەرچایی هەیە چکاتە وردە گەڕێنەوە بۆ کۆن ئەگەر دیقەت بێ لە هەر لە کۆلەکشنی زستان و کۆلەکشنەکانی تریشانە لە کۆلەکشن جلی کوردیش کە کوردەواری لای خۆمان زۆر باوێتی و زۆر ئیتیمامی پێدرە ئەویش بە هەمان شێوە گەڕێنێتەوە بۆ کۆلەکشنەکانی کە لە ساڵانێک پێش ئێستا کۆلەکشنیان کرۆ بەکاریان هێنا مەش سپاس بخوا ڕەندانەوەی لای خۆمان دروست کردووە. باش ئێستامە لە جلەکان کە
تۆ هەم دیزاین و هەم دوورینت بۆ ئەنجام داوە ئەبینین هەم جلی مۆدەیتایە هەم کوردی خود لەگەڵ کامیانە ئاسوودەتری کاتێککە دیزایانی ئەکێ هەرچەند ئەمە بەشێکە لە ئەو جلانەی کە بۆ خود هەم دیزاین نەکردووە هەم دووریشتەوەیە یەکەم جار باسێکی ئەمانەمان بۆ بکە ئەمە هەمووی خۆت دیزاین نکردووە هاوشێوەکەی لە دەرەوە هەیە بەڵام تۆ ئەمە خۆت ئەمانە هەموو ئیشی خۆ من خۆم دیزاین دوورن بۆ کە من ئیشەکەم لەسەر قاڵب و بردەی ئەڵمانیە لەسەر قاڵ بردەی ئەڵمانی دیزاینیان بۆکەین ڕینکۆتەکان بە تایبەتی هەمووی بە تایبەتی لەناوە بەری لە ئەدرە لەسەر بوردە ئیش ئەکەین و بە تایبەتی قاڵبی بۆ ئاماداکەین کە ئەمەش وای کردووە ئیشێکی تەواو جیاواز و ستاندارد بەخشە بە کۆلەکشنەکان یعنی ئەگەر کڕیارێک وێنێک بهێنێ بۆ لای تۆ بێخەم بێت لەوەی کە وەکو خۆی بۆی دروستەکە وایە زۆر باشە باسێکیەوە بکەین ئەم ڕیکۆردانە یانە قوچاکەتەکان زۆر ئەبێ بە قیاساتی وردکاری لەسەر بکەیت تۆ چۆن کاری لەسەرەکەی چکە دوورینی وانە ئاسانی وەکو جلو بەرژێشی ڕاستەکەی ئێمە وەکوتم ئیشمان لەسەر قاڵ و بردەی ئەڵمانیە تۆ قاڵبەکانت هەمی هەیە ئێمە لەسەر بوردە ئیش ئەکەین بوردەی ئەڵمانی لەسەر ئەڵمانی جیاوازی لەگەڵ با بڵێن چییە ئەوەی کە بوردەی ئەڵمانی ئەو کۆمەڵی دیزاینن کۆمەڵی دیزاین لەخۆی ئەگرێت کە ئەم ئەتوانین قاڵبیان لەسەر ئامادە بکەین قاڵبەکانی هەموو بە شێوازی ستاندارد بە قیاساتە کە ئێمە قاڵبیان لەسەر دەرکەین و ئەتوانین ئیشی ڕکۆت و هەموو و دیزاینانی تە ئامادە بکەین یعنی کۆمەڵێک ستانداردەوانە ئیتر تۆ لەگەڵ جسمی کەسەکە یاڕێکی بخەیت ئەکیدی توانی لەگەڵ جسمی کەسەکانی شاچکە جسمی هەموو ئەفرەتێک وکو یەکتری نیە جسمەکان ستاندارد نییە ئمە خۆمان قاڵبەکەی بەپێی ئەو قیاس و ئەو جسمە حاضر ئەکەین و ئامادەیەکەن اینجا ئیش لەسەر جلەکەکەین باشە کارکردن لەسەر ڕنگ گونجاندنی ڕنگ بۆ نمونە چاکەتێکێنی لەگەڵ بلووسێکە لەگەڵ کراسێکە ئەمانە تا چەند کاری لەسەرەکەی بۆی کە بێکەوە بگونجێت ئەمەش زۆر زۆر گرنگی تەواوی هەیە لە ئیشەکەیە چکاتە چەندێک دیزاین و دوورینەکە گرنگە ئەو نەش گونجاندنی ڕەنگەکان گرنگە و جوانی ئیشەکە و زیاترەکە زۆر کاتەڵێ ڕەنگی ڕەش لەگەڵ زۆربەی ڕەنگەکانی ترا گونجێت بەڵام گرنگە چ ڕەنگێکی لەگەڵ هەڵەبژێری تۆ چۆن کار لەسەرواکەی ڕەنگی ڕەش بەعام لەگەڵ هەموو ڕەنەکان گونجاوە بەڵام شەرتیش نیە لەگەڵ هەموو ڕەنگێک بەکاری بێنی ڕەنگ هەیە لەگەڵ ڕۆژ ناگونجە ڕەنگەیە پەمەیە لەگەڵ ڕەنگێکی تر گونجاوترانی بەپێی ڕەنگەکان و بەپێی گونجاندنیا فەرقەکات باشە ئەزانیم بۆ جلوبەرگی زستانە ڕنکۆت و ئەوانە کۆمەڵە قوماش بەکارەهێنرێت جا من ئەمە پرسیارە لەلام ئایا ئەم قوماشانە هەمووی لە کوردستانی خۆمان بەردەستە؟ بەڵێ سپاس بخوا ئێستا قوماشەکان هەمویان بە کوالەتی زۆر بەرز لە وڵاتی خۆمان توانیمانە دەستی بخەین و بەردەستیشە لە بازاڕەکانە سپاس بخوا وەڵام گرنگەوەی کە تۆ بتوانانی چ قوماشێک هەڵ ئەبژێریت و چه دیزاینێکی بۆ بەکارێنیت ئەوش بەپێی دیزاینەکەش فەرقەکات باشە کارکردن لە سەرجلی کوردی تا چەند کاری توێ دیزانی بۆ بکەیت و شوازێکی جوانی جلی کوردیش دیزاین ئەمە لە باری دیزاین جلی کوردیش ئیش ئەەکەین بەپێی ئەگەر قەلبی گەڕینت و بۆ دیزاینە کلاسیکەکان کۆنەکان کە جاران باوی ئێلەکی گەورە بوو بای سەڵتەی گەورە بوو جا کەوا و ئێستا کەواکەن لە ژێرەوە ئێلەک و سەڵتەی جیا بەکارێن نەوانی دیسانەوە ئەمانە ژەمووی ڕندانەیە تۆ لە ئێستایا و خانمان خواستێکی باشیان باشە خات و لانەڵی ئێمە هاوکاری کەش هەیە لەگەڵ تا کارە لەگەڵکە؟ بەڵێ لە ئێستا دوو خوشکم هاوکار من زۆر باشە بە تایبەتی پوریشم شوێنێکی تایبەت بە خۆتانە یاخۆ لە ماڵەوە کارەکەن لە ئێستا بە ئۆنلاین ئیش ئەەکەین لە ڕێگەی پیجەکەمەوە بنای SL دیزاینەوەنە توانیمە ئیشەکانم هەمووی لە سوشال میدیا پۆست بکەم و بەرچاو بێت هاوکاری ئەوان چیەکە لەگەڵ تویان؟ هاوکاری ئەوان هەم لە درومان و هەم لە دیزاین شای هەم لە دوورین و دیزاینیشا و یەکێکیشان بە تایبەتی ئیشی چنینمان بۆکە گەر دیقەتی ئەو کەواسپیە بن ئیشی چنینەکەی بە تایبەت خۆمان کردومانە بە هەمان شێوە قەفتانەکەشیان باشە ئێستا باسی جلی کوردیت کرد بابێنە سەرەوەی کە بۆ نمونە کەواسپیەکە هەیە کە دروست کردووە ئەوە کۆمەڵک نەقەموشتیشی دراوە لەسەر قۆڵەکەی ئەگەر باسێکی ئەوە مامە بکە ئەمایتر بوارێکی جیاوازە بەکارهێنانی بەرد و ئەمانە لەسەر جل با هەربین لە لای جلەکانیشەوە بوەستین سەرف بۆی کە یەکبەیەکی جلەکان نیشان بین بۆ بینەرانمان باسێکی ئەوەمان بۆ بکە ئەم شێوازی دیزاینە چۆن تۆ ڕێکی ئەخەید ئەمە ئیتر هەر ئیشی خۆتە؟ ئەمان ئیشی خۆمانە بە تایبەت دیزاینمان کردو هەموو نقێم و گوڵ و ئەکسوارتەکانمان بۆ هەڵبژاردووە بە تایبەتی باڵێ باشە بە هەمان شێوە قەفتانەکەشیان ئەوشان ئەچێتە بواری قەفتانەوە ئەمان
مەشان بە تایبەتی خۆمان چنیمانە و ئیشمان لەسەر کردووە ئەمە شەر ئیشی خۆتانە بەڵێ داچەند لەگەڵ کاری دەستیان زۆر جار بۆ نمونە عزیەکە دووری بەڵام بە دەست نەخشاندنی بۆ بکەیت تایبەتیەکی پێبەخشێ تا چەند کار لەسەروان ناکەن ئەوە گرنگێکی تایبەتی هەیە لە ئیشەکە چکاتە کاتێککە درێستێکی سادە بنیت تۆ بە دیتیل نەخشاندنی بۆ بکەیت و نەخشی لەسەرکەی جوانێکی جیاوازترە بەخشە بە ئیشەکە و تایبەتری ئەکات زۆر جار ئەڵێمە کاری دەستی یەکسەر لە خۆتۆ لا تایبەت هەبێت تایبەتە ئەوە ئێوە تا چەنەوە کاران ئەو ئیشێکی زۆر تایبەتە لە ئێمەش گرنگی تاویشمان پێ و زیاتریش گرنگی پێ ئینشاءالله باشە ئەو جلە کوردیانەی کە لە ئێستا مۆدەیەتی زۆر جالەبوونەکانە ئەیبینین خانمان کچانەی پۆشن ئەگەڕێتەوە بۆ ئەو جلوبەرگانەی کە داپیرە ماژنە کۆنەکان یعنی ئەو مۆدلانە هاتوۆتەوە ئەمە تا چەند ئێوە کار لەسەرەوە ناکەن گرنگی تاوی هەیە چکاتێ بەپێی کۆلێکشنەکان و بەپێی جلەکان ئەگۆڕێت ئەنی ئێستا کە جاران ئەو مۆدلە بەکار هاتۆ مدێک پێش ئێستا ئەوە نەبوو بەڵام کە دیقەت ئەین مۆدلە کۆنەکان هەمووی دووبارە هاتوونێتەوانێ و دووبارە کاری لەسەرەکرێتەوانێ ئەومەش لای ئێمە ڕندانەوەی هەبووە باشە تا چەند بەپی ئەزمموی خۆت ئەبینیت متمانەیەک هەیە بۆ ئەم جلانە لە نێو کڕیاری خۆمان ئێستا چونکە تۆ ڕینکۆت و ئەوانش دروست ئەەکەی ئایا وا هەیە کڕیارێکی خۆمان لە جیاتی ئەوەی بچێتە بازار جلێکی دووراوەی ئامادە بکرێت بێتە لای بەڕێزەدووە بڵێ ئەمەم بۆ بدورە زۆر چکاتێ ئێستا لە بازارەکان ئەو جلانی کە ئەفرۆشرێ هەمووی لەسەر قیاساتێکی تۆنیانی بۆ تۆبی بێتە لای بەرگدرو بۆ چاکە ئەوە ژوای لە خانمان کردووە کە زیاتر بن لای بەرگ دوورەکان و لەسەر خواستی خۆیان جلەکانیان بۆ بدور ئەگەر شتێکی وە ڕووبا بۆ خۆت بۆ نمونە جلێکەیە من لە فرۆشگای کڕمە ئەهێنم ئەڵم ئەمەم بۆ چاک بکە دەستکاری بکە بۆم ئیشی واش ئەکەن چونەوە ئیشی دووبارە کاریە زۆر زەحمەتە ڕاستەکەی تقریبان ئەوە بە ڕێژێکی کەمتر ئەەکەین چکاتی ئەمە ئەو ئیشانێک کە خۆمان ئەیکەین دەستکاری ئەو ئیشانەمان بۆ کرێ بەڵام زیاتر خۆمان نایە لە جلی دەرەوانە وایە بڵێ ئیشێکی ناخۆشە ئەوە کە تۆ دووبارە بە جلێکی ترا بڕۆیتەوە باسێکی ئەومان بۆ بکە باست کردوتە لە ڕێگەی ئۆنلاینەوە لە ئێستاە خەریکی ئیشەکانت ئەفرۆشی تاکو چەند لە لای خۆمان سوشیال میدیا توانیوێتی یارمەتی دەری بۆ نمونە هەر خۆت بێ سپاس بخوا سوشال میدیا سپۆرتێکی باشی ئیشەکەمی کردو و توانیمە لە ڕێگەی سوشال میدیاوە پۆشاکەکان و کارەکانم بە خەڵک بناسەنم لە ڕێگەی سوشال میدیا و ڕێگەیەکی زۆر باش بۆ بۆڵامە بێ کاتی بۆ دابنی وایە داهێنەربی پۆستی باش دابنێت هەمووی هیلاک و ماندووبوونی خۆیە هیچ ئیشێک بە هیلاک و ماندووبوون نابێت وایە هیلاکی ئیشەکە پێما بلم کاتە دووقاتە بێت و چونکە بێم جارە مشورێکی سوشیال میدیاش بخۆی لەگەڵ ئەوەی کە جلەکە دووری ئاگاش لەوە بە ڤیددیۆ لەسەر دروست بکەیت بڵاوی بکەیتەوە وایە ڕاستەکەی ئەوش هیلاکێکی ترە بەڵام چکار ڕەتی بە ئیشەکەوەیە شتێکی زۆر خۆشە و ڕاهاتی لەگەڵ ئیشەکە زۆر باشە ئێمە دەستخۆشیت لەکەین بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە توانی کاری باشتر و باشتریش بکەین و ئەوەی کە لەگەڵ هاوکارەکان تا بتوانن کەسی کە زیاب بکەن بۆی شوێنێکی تایبەت بە خۆتان هەبێ و بتوانن جلوبەرگەکانتان زیاتر گرنگی پێبن و خەڵکیش داوای زۆری لەسەر بێ دووبارە سپاس بۆ تۆ دەستخۆش